ئەمڕۆ هەستین بە ئەنجامدانی نوێیەمین کۆبوونەوەی گروپی ئاسوودە بۆ پاڵپشتی دایک و خانمانی دووگیان و لەم کۆبوونەوەیەدا باسی چەند بابەتێکی گرنگمان کرد لەوانە گرنگی چاودێریکردنی دایکانی دووگیان لە ماوەی دووگیانیدا بۆ دڵنیابوون لە تەندروستی خۆی و کۆرپەکەی، هەروەها هاوڕێیانم لە تاوەری تەندروستی سمارتەوە بەشدار بوون. لەوانە بەڕێز دکتۆرە هاوژین پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی مناڵ بوون کە باسی بابەتێکی گرنگی کرد، لەوانەش چۆنێتی چاودێریکردن و بەخێوکردنی کۆرپە لە سێمانگی یەکەمی لە دایکبوونیدا و هەروەها مامۆستا پەیام کە مامۆستای لە بەشی ڕاهێنانی سروشتی بۆ خانمانی دووگیان باسی شیرپێدانی سروشتی و ئەو کێشانەی کرد کە ڕەنگە ئافرەتان لە ماوەی شیرپێدانە تووشی بوون و چۆنێتی چارەسەرکردنیان، هەروەها بۆ زیاتر گەیاندنی خزمەت بە ئافرەتانی دووگیان بەڕێز دکتۆر عەلیکە پزیشکی پسپۆری دانا باسی بابەتێکی گرنگی کرد کە لەوەش چۆنێتی پاراستنی تەندروستی دانەکان لە ماوەی دووگیانی سمارت وەرچەرخانە.